بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان داوای لە برنج دەکەین چەند خولەکێک دواکەوتین لە کاتی بەرنامەکەمان قسە لەسەر سەردانی وەزیری دەرەوەی تورکیا دەکەین کە ئێستا بە سەردانێکی فەرمی لە بەغدادە لەگەڵ کەمێک لەمەوە پێش لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق کۆبەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسییان لەوە کردووە کە پرسی ئەمنیەت و پرسی ئاو مەسلەی ئاڵوگۆڕی بازرگانی هەناردەکردنەوەی نەوتێرەمیان تاوتوێ کردووە لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەر سەردانی هاکان فیدان بۆ عێراق و وا بڕیارە بۆ هەرێمی کوردستانیش سەردانی هەرێمی کوردستانیش بکات قسە لەسەرەوە دەکەین هەروە پەیوەندی عێراق و تورکیا و پەیوەندی هەرێم و بەغداش قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی سیاسەتمەدار سوپاسی دەکەین کە لە سلێمانیەوە لەگەڵمانە مامۆستا سوپاس دەکەین بۆ بورەکەمێکیش دواکەوتین خوێنەوەی بەڕێزت بۆ سەردانەکەی هاکان فیدان چیەوە ڕۆڵی هاکان فیدان کە یەکەم جارە وەکو وەزیری دەرەوە سەردانی عێراق دەکات چی لێ دەکەوێتەوە؟ مڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان ڕوونا کە ئەم سەردانە دواکەوت ماوەیەک لەمەوە پێش بڕیار بوو کە خودی سەرۆکۆماری تورکیا سەر لە بەغا بە و لەوێشەوە سەر لە هەولێریش بە بەڵام دیارە ئەو ڕێکەوتن و لە یەکتر تێگەیشتانەی پێویستە لە پێش سەردانێکی لەو جۆرەیە بێتەکایەوە نەهات بۆکایەوە بۆیە سەردانەکەی هاکان فیدا کە شارەزایەکی قوڵ و گەورەی هەیە دەربارەی کۆی ئەو مەلەفانەی کە ئەمڕۆ لە بەغا تاوتوێکردن لەگەڵ هاوتە عێراقەکەیە ئەکەوێتە چوارچەوەی دووبارە ڕێخستنەوەیەکی هەمەلایەنەی پەیوەندیەکانی نێوان تورکیا بە دەوروبەری خۆیەوە لەوانەش بە عێراقەوە. بەڵێ ڕۆڵی لە وەزیری دەرەوەش زیاتر هاکان فیدان کە پێشتر زیاتر وەکو کەسێکی هەواڵگیری لەو ناوچەیە شارەزایەکی باشیە لە عێراق و لە کوردستان و ڕوونا پاشخانی هاکان فیدان ڕوونا کە لێ پسراوی مید بووە و هەندێک نووسەر بۆ جۆرە تعبیری لەکەن کە وەزیری نافەرمی دەرەوە و بەرگری تورکیاش بووە لە کاتی خۆیە بەو مانایەکی تر چوارچەوەی دیبلۆماسیەت و جوڵەکانی وەزیری بەرگری وەزیری دەرەوەش هەر لە چوارچێوەی ئەو نەخشانەیە بۆ کە هاکان فیدان پێداون بە تایبەتی لە ڕوە ئەمنیەکە و ڕوە استراتیژیەکەوە کە چۆن مامەڵە بکەن و لەگەڵ کوێ مامەڵە بکەن و وەرەقەکانی دەستیان کامەیە و لە کوێ پێویستە جوڵە بکەن و لە کوێ پێویستە جوڵە نەکەن دیارە بە هاوبەشی ئەزمموی هەردوولا بۆ ئێستا پاشخانێکی قوڵ و شارەزایەکی تەواوی هەیە کەسێکە کە شارەزایەکی تەواو و قوڵی هەیە و قسەشیە ڕوا لە ئاستی حکوومەتە قسەیە ڕوا بە جۆرێ ڕەنگە بڵێن بتوانین ئێستا کەسی دووەمە لە سیستمی سیاسی ئێستای تورکایە بۆیە بەمانای وشە وەزیری دەرەوەیەکی دەستڕۆیشتووە و خاوەن بڕیارە و ڕاستەوخۆ تەواوکەری ئیشی استراتیژیەکانی سەرۆکۆماری ئێستای تورکیە. بەڵێ باشە مامۆستا بەس سەبارەت بە قسەکانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد کە پەکەکە قسەی خۆی بە دوژمنی عێراق و تورکیا بێ و باسی ئەو ناوچانەی کردوتی بۆ نمونە شنگالی هێناوە سلێمانی هێناوە کە پەکەکە داگیری کردووە وەکەوەی هێنانی ناوی سلێمانی لە پاڵەوەی کە پەکەکە کۆنتترۆلی کردووە یاخود بڵێن دەڵێ داگیری کردووە و قسەیەوە چی لێ دەخوێنرێتەوە بەردەوامی ئۆپەراسیۆنەکانی تورکیا سیرکردنی سلێمانی لە ڕوانگەی تورکیاوە؟ دەربارەی پەکەکە بە بڕای من سێ خاڵی گرنگی وروژان یا بڵێن چوارچێوەی تێڕوانینی خۆی بۆ لایەنی عێراقی ڕوون کردەوە بەشێکی وەسفی واقعاکە بوو بەشێکی داواکاری بوو لە لایەنی عێراقی بەشێکیشی پاساودان بوو بۆ ئەو شتانەی تورکیا لەمە پێشکردوێتی و لەمە بە دواشێک یەکێکیانەوەیە کە داوای لە عێراق کرد پەکەکەوە گروپێکی ترۆریستی بناسیێنێ کە تا ئێستا پەکەکە لەسەر لیستی ترۆری عێراقی نییە ئەمە ڕەنگەیەکی لەو خاڵە جیاوازی و ناکۆکانە بێ لە نێوان عێراق و تورکیا هەیە دووەمیان پەکەکەی بە دوژمنێکی هاوبەش لە نێوان عێراق و تورکیا ناسان دیارە کەیە بێ بە دوژمنێکی هاوبەش کاتێک کە بچێتە سەر لیستی ترۆری عێراقیەوە و عێراقیش بڕیاردا هاوکاری تورکیا بکە بۆ ئابڵەقودان و لێدانی سەربازی پەکەکە و تەنگ پێڵچنینی لە ڕووی مەیدانی و سیاسی و لۆجستی و هەموو ئەو شتانەوە مەسەلەی سێمیش توانای جوڵە و مانۆڕی پەکەکە بوو لە کۆمەڵی ناوچە لە کوردستانە ئەو ناوچانەی کە تورکیا چاوی لەسرە بۆمبارانیانەکە جوڵەی لەسرە و بەشێ لە خاکی عێراق پێگەهێنن کاوانش شنگال و مەخمور و سلێمانی بوو سلێمانی بۆ ناوچەیەکی داگیرکراوی پەکەکە ڕەوایەتی دام و بە ئەو ئۆپەراسیۆنیانەی کایکن و سەرنجڕاکێشانی دەوڵەتی عێراقی بوو
کە لەناو قوڵای خاکی هەرێمی کوردستانە پەکەکە وجودی هەیە و پاساودان بوو بەوەی کە ئەو جۆرە مامەڵەی کە لەگەڵ فڕۆکەخانەی سلێمانیەکە و ئەو بەکارهێنانی درۆنە بەردەوامەی لەگەڵ چالاگوان و بەرپرسەکانی پەکەکە لە ناوچەیەکە و قەبارەی ئامادەبوونی پەکەکە لە ناو عێراقا بۆی بەجددی وەریگرێت. بەڵێ بەس چ وەکو عێراق بێت چ وەکو تورکیا دەتوانن ڕۆڵی پەکەکە لەمە زیاتر سنوودار بکەن واوەی کە پێویستی شە بە سلێمانی مەترسیەکە زیاتر دەبێت کە ئێستا بە ئاماژگرتنی بڵێن تەنها شوێنە گشتیەکانی شەیە کە درۆنی تورکی لەسەر ڕێگا گشتیەکان ئامانجەکان دەپێکێت. من ناتوانم قسەیەکی یەکلاکەرەوە بکەم لەو بارەیە بەڵام یەکەمیان وێنای سلێمانی بۆ جۆرە خۆی لە خۆیە یعنی تێڕوانینی تورکیامان بۆ دەرەخا دەربارەی سلەیمانی کە سلەیمانی ناوچەیەکە لە ڕوانگەی تورکیاوە پاکەکە دەسەڵاتی تیا هەیە و ئەمەش وەک کێشەیەکی عراقی و کێشەیەکی تورکی و کێشەیەکی سلەیمانیش مەترەحە و لەو چوارچێوەیە تورکیا چ استراتیژیەکە کێشێ تەنها بە پەلامارە درۆنیەکان وازدەهێنێ یاخۆ ئۆپەراسیۆنی سەربازی سنوورداری جێبەجێەکە یاخۆ کۆمەڵی ڕێوشێنی تریش دژی سلێمانیە گرێتە بەر یاخۆ وەکو بابەتێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنی عراقی بۆی ڕێککەون لەسەر چارەنووس ئەو ناوچەیە خۆشکرێت لە ئەو مەسلەیە ببێ بە ئەجەندایەکی هاوبەشی تورکیا و ئێران و حکوومەتی عراقیش بەوەی بەو ناوەوە هێزی عراقی بێنە سلێمانیەوە و هەندێک ئەجەندای تر لە سلێمانیش جێبەجێکەن کە زەربەی استراتیژی لە هەرێمی کوردستان بە ئەکرێ خوێندنەوە دوورە ناڕاستەوخۆیشی بۆ بکەین کە هەر سێلایەنەکە بە جۆرە لە جۆرەکان بەشدار بن لەوەی کە پاساوێکەیە کە هێزی عراقی لە سلێمانی بوونی هەبێ ئەگەر سلێمانی بەتەنیا چاو ئەپۆشێ یاخو ناتوانێت مامەڵە لەگەڵ پەکەکە بکە یاخو بەدە زەنقەز مامەڵەیەکی لەو جۆراک. بەڵێ بەزۆکو پەکەکە ئەی پەکەکە دەبێت چی بکات بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە سنووری سلێمانی هەیە جم و جۆڵەکانی مامەڵەی لەو ناوچەیە. بە بڕای من مەسلەی پەکەکە حکوومەتی عراق ئازاد نییە ناتوانێت بەسەر بەخۆیانە بڕیار لە ئەجەندای پەکەکە بە لەبەرەوەی کە پەکەکە لە چوارچەوەی استراتیژێکی گەورەتری هەرێمایەتیایە لە چوارچەوەی کۆمەڵی بلۆکبەندیایە بۆیە کۆمەرە ئیسلامی ئێران مەسلەیەکی زۆر گرنگە و تێڕوانینی هەیە بۆ جۆری مامەڵەکردن لەگەڵ پەکەکە و لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا و یعنی ئەمریکا و ناوچەکە و عێراق و پارتی دموکراتی کوردستان و هەموو ئەمانە بۆیە مەسلەی پەکەکە مەسلەیەکی ئاڵۆزە ئەجەنداکان ئاڵۆزنتیایە ئەمە جگە لەوە ئێستا ڕۆژاوای کوردستانیشی هاتوۆتە سەر کە ڕۆژاوای کوردستانی جۆرێکتر لە ئاڵۆزی بۆ مەسەلەکە خۆڵقاندووە ئەوراقەکانی لە کۆمەڵی ڕۆ و تێکەڵ کردووە بۆی بە بڕای من مەسلەی پەکەکە مەسلەیەکی ئاسان نییە کە قسەی یەکلاکەرەوە عێراقتیای بکە یا تەنانەت هەرێمی کوردستانیش قسەی یەکلاکەرەوە تیا بکە ئەگەرچی ئەوەشەوە ناشارێتەوە کە بەرژەوەندێکی هاوبەش لە لەحزەیەکی تاریخی دیاریکراوە بێتەکایەوە و جۆرە لەگەلە کۆمەکی لە پەکەکە بکرێ بەجێیەکی دیاریکراوە بەڵام لە ئێستاە بە بڕای من هێشتا ماوێتی بگەین ناو لەحزەیە و هێشتا مانۆر لە بەردەم پەکەکەیان ماوە ئەگەرچی ئێستا لە ژێر فشارێکی گەورەیە و فشارەکان ڕەنگە لە داهاتووە لەسەر پەکەکە زۆرتر بن. باشە ئەگەر بەڕێزت گریمان بڕیاربەرە سێکباری ناو پارتی کرێکارانی کوردستان چی دەکرد لەو بارودۆخەوەی پەیوەندی بە سلێمانیە تا بە ناوچەکانی پارێزگای دۆکیشەیە کە لەوێش بڵێن وجودیان هەیە؟ پاکەکە بە جۆرێکە خۆمانەزانین لە کوردستانی باکوور زۆر چالاکیان نەماوە و شوێنی پێگەومانەوەیان نەماوە شوێنی پێگەومانەوەی سەرەکیان وەکو سەربازی وەکو سەرکردەکانیان قەندیلە و هەرێمی کوردستانە بە ناوچە جیاوازەکانەوە لەبەرەوە تا کۆتایی بەرگریەکەن لە مانەوەی خۆیان لە ئەو ناوچانەیە بەڵام بۆ ئەوەی کە بژمێننەوە بێگومان پێویستیان بە لە یەکتر تێگەیشتنە لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و لەگەڵ بەغاش و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیش لەم مەیدانەشە حەشدی شەعبیش لە نزیکەوە لەگەڵ دۆسیەکە تێکەڵاوە بە تایبەتی لە شنگالە بۆیە مەسەلەکە بۆ ئاسانی و ئاڵۆزە نیە هەموو هەرچۆنێ بێ پەکەکەیش لەسەرەوەکە کە نەخشەکانی تورکیا جوان تێبگە و هەوڵدا بیان شێوێنێ و نەهێڵێ سەرکەوێ ئیتر بەهار مانۆڕێک کە خۆیان دیارەکەن بەڵام دیارە ئیشی ئەوان لەسەرەوەیە کە بیسەلمێنن
تورکیا لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و یەکێتی ناوچەکە و ئەمانەوە نییە و چۆن بە زمانێک قسە بکە کە بەرژەوەندی هاوبەش لە نێوان ئەمانەیە بدۆزێتەوە بۆی کە فشارەکانی تورکیا لەسەر کەمتر بن وەکە بە کەمترین زیان لا فشارەکان دەرچێت. باشە بەزەوەی کە پەیوەندی بە کۆنگرێ ڕۆژنامەوانی وەزیری دەرەوەی عێراق و بڵێن ناکان فیدانەوە بوو ئۆکاری چێ یاخود بڵێن وەزیری دەرەوەی عێراق داوای نەکرد کە ئۆپەراسیۆنەکان ڕابیگیرێن بە فەرمی لە کۆنگرە ڕۆژنامەوانی وسێکە داواکارێکی لەم شێوەیە نەبوو؟ ڕوودە یعنیە جۆرە لە لێک تێگەشتن لە نێوان تورکیا و ئێران هەیە تورکیا و عێراق هەیە ئینا ناتوانێت بەو ئازادیە یعنی کە مامەڵە بکە لە ئاسمانی هەرێمی کوردستانە بێگومان دیارە سیاسەتێکی عراقی هەیە وەزیری دەرەوە نوێنەرایەتی سیاسەتی ڕسمی عراقەکە دیارە سیاسەتی فەرمی عراقەوەیە کە مادام هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لێرەیە هەن ئێمە ناتوانین بە تورکەکان بڵین کە هێرشەکانتان ڕاگرن یا ئاماژەیە بەوەی کە عێراقیش هەنگاوێکی نوێی لە پێشە بۆ گۆڕینی مامەڵەکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە یا قسەکردن لەگەڵ بەرامبەرەکانە. باشە بەس ئەوەی کە پێویستە بە کێشەی کورد لە تورکیا ئەگەر بەچەک بڵێن چارەسەر نەکرێ هەم لەلایەن تورکیا و لەلایەن پەکەکەوە هیچ دەرچەیەکی تر هەیە ئێستا یاخود لەوە دەرچووە ناگرێتەوە بۆ قۆناغی گفتوگۆ ئیلا دەبێت بە درۆن و بە شەڕ یەکلا بکرێتەوە؟ ئللا لە شتی ئەستەم و بڵێ هەر نابێ و هەر ناکرێ و هیچ کاتێ نابێ ئەمە نا بەڵام بە بڕای من ئاسان نییە لە چوارچەوەی پێدراوەکانی ڕابردووە ئەو هەلو مەرجێ ڕابردوو هەبوو جارێکتر گفتوگۆکان دەست پێ بکەنەوە ئەگەر پەکەکە سازشێکی زۆر گەورە و استراتیژی نەکە لە بەرامبەر دەسەڵاتی تورکایە ئاسان نییە جارێکتر ئەوان گەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ بەو ڕوحیەت و هەناسە و مەرجانەی کە کاتی خۆی لەگەڵ پەکەکە ئیشانە کرد ئەگەر گۆڕانێکی گەورە لە ناوخۆی تورکیا ڕووبدا دراماتیکی یا گۆڕانێکی گەورە لە ناوچەکەیە ڕووبە تورکەکان و لەوانش سەرۆک کۆماری تورکیا و سیستمە سیاسیەکەی و حیزبەکەشی هێزێکی پراگماتیسین یعنی ئەتوانن ناو کاتە بادنەوە بە جۆرە مامەڵە بکەن کە بەرژەوەندی خۆیانی تیابێنن ئیتر ئایا بە شێوەیەکی تاکتیکی بەر بە شێوەیەکی استراتیژی بەڵام لە ئێستا دۆخەکە هی ئەوە نییە بڵین کە لە داهاتوێکی نزیکە جارێکتر مەسلەی بە ئاشتی چارەسەرکردنی کێشەی کورد و دەستپێکردنەوەی گفتوگۆکانی ئاشتی و ئەوانە دێتەکایەوە. بەڵێ مامۆستاەوەی کە پێویستە بە نەوتی هەرێمی کوردستان ئەمڕۆژ وەزیری نەوتی عێراق لە تورکیا بووە بەڵام پێی ڕاگەندراوی وەزارەتی نەوتی عێراق هەنارەکردنەوەی نەوت گوایە دواخراوە بۆ دوای پشکنینی بۆریەکان دوایەوە بوو مەرەزەی کە لە شوباتی ڕابردوو تورکیا گرتوێتەوە. هیچ پەیوەندی بەو نۆژانکردنەوەی بۆری و پشکنینی بۆری یاخۆت شتێکی ترە کە هەناردەی نەوتی هەرێم دەستی پێ نەکردوێتەوە؟ بەوردی ناتوانم وەڵامت بەمەوە دەربارەی بۆریەکە بەڵام بە بڕای من پرسەکە بە پلەی یەکەم پرسێکی سیاسیە نەک تەکنیکی ینی خۆمانەزانین کۆمەڵێ سات و سەودا بە مەسەلەی نەوتی کوردستانەوە دوای ڕاگررتنی کرا هەوڵ هەبوو کە لە ئێرانەوە یعنی نەوتەکە بڕوە بەرامبەر سات و سەودا کە لە نێوان عێراق و ئێرانە بوو ئەمریکەکان فشاریان کرد و تورکەکان فشاریان کرد و کە شتەکە زۆر سەر نەکەوت هەوڵی تر هەبوو لە ڕێگەی سووریاوە و لە ڕێگەی ئوردونەوە دیارە هێڵی سوور هەیە یا هەندێ فشار هەیە بۆی ئەوانە سەر نەکەوێت لە هەموو حاڵەتێکە بە بڕای من مەسەلەکە ئەوەیە کە هەموو ئەو وەرەقانەی عێراق لەبەردەستیا بۆ بەکاریان بێنێ و دڵنیا بێ لەوەی ناتوانێت لەو ڕێگەیانەوە جێگرەوە بۆ هێڵی نەوتی تورکیا دابنێ و تورکەکانیش نەفەس درێژانە مامەڵە بکەن بۆ ئەوەی زۆرترین قازانجێک کە دەستیان کەوتوە دەستیان کەوێتەوە یا کەمترین زیان بکەن بە باشترین مەرجی خۆیانەوە جارێکتر ناوتەکەینکەن بۆ ئێستا بینین بۆ نمونە ئەوەی کە ئەو زانیارانی کە دزەی پێکراوە ئەوانە شتا پێ لەسەرەوە داگرن کە گواستنەوەکەی عەمارکردنەکەی و فرۆشتنی نەوتی کوردستان کە ئەبرێ بۆ تورکیا لە ژێر دەسەڵاتی کۆمپانیا تورکەکانە بمێنێتەوە ئەمە جگە لە مەسەلەی نرخ و ئەو بەهایەکە و ئەو قازانجەی پێشتر تورکیا دەستی کەوتووە و کۆمەڵی مەسەلەی تر کە پەیوەندی بە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی پاریس و ئەو بڕیارانەوە هەیە کە لەو چوارچەوەیە دەرکەوتو هەندێک سزای بەسەر تورکایە سەپانەوە. باش بەس مامۆستاوەی کە بەڕێز دەیبینی ئەوەیە کە
وەستانەکە بەوەی داواکاری تورکیا کە دەڵێ و ملیار و 471 میلیۆن دلارە لێی خۆش بن سکاڵای دومی عێراق لەسەر تورکیا لا ببرێت هەمان داشکاندنی نەوتێرەین بۆ وکرێ پێشتر 6 بۆ 4 بڵین دلاری پێدراوە یاخود لە عێراقەوە هەر عێراق ناوێت خۆی نەوتەکان ناردە بکرێتەوە جارێکی تر. بڕان پێش هەموو شتێ عێراق مەبەستی زۆر گرنگ نییە و نەوتە یعنی هەناردە بکرێ یا هەناردە نەکرێ مەبەستی گەورە عێراقەوە بوو ئەو وەرەقەیە بەدەست کوردەوە نەمێنێ دووەمیان عێراق کۆمەڵی هەوڵیدا بۆی کاو نەوتە لە شوێنی ترەوە بەڕێکەوەکو باسمان کرد ئەمە کارتێکی فشارتیش بوو بەرامبەر بە تورکیا عێراق تا ڕادەیەک دڵنیا بوو لەوەی کە جێگرەوەی تورکیا ئاسان نییە لەبەر تورکیا خۆی و لەبەر ئەمریکا و لەبەر ئەو ململانەی کە لە ناوچەکەی هەیە ڕەنگە هەندێ مەسلەی تەکنیک و دواکەوتنیش لە ئەرایە بێ تورکەکانیش دیارە دۆخێکی تازە هاتۆتە پێشەوە ئەوان دە 15 ساڵە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن و لە چوارچەوەی هەلومەرج و کۆمەڵی گرێبەستا مامەڵەیان کردو و بەرچاوڕوونانە مامەڵیان کردووە ئێستا دۆخێکی تازە هاتۆتەوە نەوتی کوردستان لە ساقێکی تازەیە ئەبێ بناغەیەکی نوێ دابڕێژن بۆیە ناکرێ یەکسەر لەم چوارچێوە بچن بۆ چوارچێوە ئەگەر بناغی پەیوەندیەکی نوێەوە جۆرێکی نوێی مامەڵەکردن لەگەڵ نەوتی هەرێمە دانەڕێژن جا تورکەکانیانەوێ ئەم مامەڵە نوێ و ئەم چوارچێوە نوێی کە داڕێژن بۆ جۆری مامەڵەکردن لەگەڵ عێراقا زۆرترین قازانجی خۆیانی تیا بەرجەستە ببێت چارەسەرێکی مامناوەندی بێ هەموو ئەوەی کە لە پێشەوە دەستیان کەوتووە لە هەرێم لە دەستی نەدەن و هەمووشی ئەوەی عێراقی لە دەستی نەدە جۆرە لە چارەسەری مامناوەندی بە قازانجی خۆیان لەگەڵ عێراقا بگەنە ڕێکەوتن کە ڕەنگە بشگەنە ڕێکەوتن یا بڵێن ئێستا لەسەر ڕێگای گەشتن بە ڕێکەوتنا و ماوەیەکتر نەوتی هەرێم لە ڕێگای تورکیاوە جارێکتر بڕاتەوە بۆ بازاڕەکانی جیهان. باشە بەس مامۆستا لە بینی هەرێم و عێراق تورکیا کامی هەڵە بژێرێت کە بەرژەوەندەکانی تورکیا لە هەرێم زیاترە لە هەولێر لە بەغدا بە بڕای من تۆزێ و قۆناغەمان تێپەڕانووە ئێستا تورکەکان مامەڵە لەگەڵ عێراقاکەن هەر بە حکمی لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستان و ئەو هەموو ناشکوریە سیاسیەی کە خۆمان کردمان بە قاوارەی هەرێمی کوردستان وەک هێزەکانی بەرجەستە لە یەکێتی و پارتیا و جگە لەوەی کە بە گوێرێ و بڕیارەی یعنی دادگای ناوبژیوانی نێودوڵەتی لە پاریس مەسلەی نەوت و چارەنووسی نەوتی کوردستان جارێکتر کەوتوتەوە بەغا کەوتە بە حکمی قانون بە حکمی و بڕیارە و حکمی و دۆخە تازی هاتۆتە پێشەوە و بە حکمی یاسای بودجێ عێراقیش کە بۆ 3 ساڵە ئەبێت تورکیا لە مەسلەی نەوتە مامەڵە لەگەڵ عێراقا بکە بەڵام دیارە هەرێمی کوردستانیش فەرامۆژ ناکە چکم تورکەکان پیان وایە عێراق دەوڵەتێکی نیمچە شکست خواردووە و بەو ئاسانێش هەڵناستێتەوە بۆیە بە فەرمی مامەڵە لەگەڵ عێراقاکەن و ئەبێ مامەڵە لەگەڵ عێراقیشا بکەن بەڵام ئەژەوە ناگەێنە کە پیانوا بێ هەرێمی کوردستان کۆتایی پیاتوە لەبەرەوەی شتی هاوبەشی زۆرتر ماوە لەگەڵ هەرێمی کوردستانە مەسلەی ئاسایش هەیە مەسلەی سلەیمانی هەیە مەسلەی کۆماری ئیسلامیێران هەیە مەسلەی نزیکایەتی هەولێر و ئەمریکا و ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکەیە هەیە و ڕەنگە مەسلەی تریشە بێ و نزیکێکی زۆر ئێستا لە نێوان هەولێر و ئەنقەرەشە هەیە کۆمەڵی دۆسیی هەوبەشیان هەیە حتمت کە هاتوانە خزمەت بە یەکتری بکەن بۆیە هاکان فیدان دێ بۆ هەولێریش کاوە ئاماژەیەکە بەوەی کە هەولێریشمان لەبیر نەچوە و جۆرە لە پشتیوانیشە لە ڕاستیان لە هەولێر بەرامبەر و بارودۆخە ناڕەحەتی کە ئێستا پیاتەیە پەڕێ لە دوای لاوازبوونی و لە دەستچوونی کۆمەڵی وەرەقەکە پێشتر لە دەستیان بوو. باشە بەس وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەم پەیامەیاتنی هاکان فیدان بۆ پاپۆشی هەولێریش بێت پارتی لە بەغدا نزیکترێتە ئێستا یاخود بڵین لە ئەنقەرە پارتی بە ناچاریە بێ لەگەڵ بەغدا مامەڵە بکە بەڵام پەیوەندێکی زۆر نزیکی بە ئەنقەرەوە هەیە پارتی بە بڕای من ناچارە مامەڵە لەگەڵ بەغا بکە بەڵام ئەشزانێ کە بەغا ئیش لەسەر نینۆکردن و لە قاڵبدانی پارتی دیموکراتی کوردستانەکەن بۆیە هەمیشە گوێ لە یعنی ئیش لەسەرەوەکەن کە پەیوەندیان لەگەڵ تورکەکانە خۆش بێ لەبەرەوەی کە متمانەی تەواویان بە بەغانیە و پیان وایە ئەبێ ناوچەیەکی پاشەکشە هەبێ یا بڵین هاوپەیمانێکە بێ یا خەڵکێکە بێ کە بەرژەوەندی هاوبەشانە بێ لەگەڵی مامەڵە بکەن و بە تەواوەتی نەکەونێ ژێر دەستوقاچی بەغاوە. باشە بەس ماوەسا ئەوە دروستە کە تورکیا بێ ڕێکەوتنی نەوتێرەیم و بەغدا تێک بدات و یاسای بودجە و بە هەمان شێوە هەوڵی ئێرانی شەبێ بۆ
زیاتر لە خاڵبدانی بڵین پارتی بێ نازانم هەرێم بێت بێگومان ئێستا هەوڵێکی زۆر هەیە بۆ لە قاڵبدانی هەرێم و هەرچی پێیان بکرێت لە ئەو پێناوەیە درێخی ناکەن ئێستا زۆربەی فشارەکان هەڵبژاردنیان دواخست و ئێستا لە ڕاستەیە ئەیانەوێ هەتا پیان نەکرێ هەڵبژاردن نەبێ یا ئەگەر بشکرێ لەو چوارچێوە و سیاقەیە بێ کە خۆیان یانەوێ ڕەنگە ئیش لەسەرەوە بکەن کە مامەڵە لەگەڵ هەندێک پارێزگاکانی هەرێم بکەن بۆ بێناوەڕەکردن و بێهەیبەتی هەرێمی کوردستان ڕەنگە دوای شەڕ بە هەرێمی کوردستان بفرۆشن کە ئێوە حکوومەتێکن شەرعەتیان نەماوە مامەڵەتان لەگەڵ ناکرێ بێ دام و دەستگای تر لەگەڵ ئێوە مامەڵە بکە مەسەلەی پێشمەرگە و جۆری مامەڵە لەگەڵکردنی و سنوورەکان و زۆر مەلەفەیە کە ئیشی لەسەرەکەن تازەترین شت ئەوەیە کە داوای ڕادەستکردنی فڕۆکەخانەکانی کوردستان و لە ڕاستیە مەسلەی گومرگی سنوورەکانەکەن و ئەگەر ڕادستی ناکەن ئەبێ کامێرەی چاودێری عراقی لەوێ بێ زۆر شتی تر ناوخۆی کوردستانی ژارمەتی دەرە ناکۆکەکان بۆ سنوورێکی زۆر ناخۆش دژوار یعنی ناومێتکە قوڵ بوونەتەوە لە ڕاستیە بۆ ئەوانم دەرفەتە بە فڕۆ نادەن بۆ بێ ناوەڕۆکردنی هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە لە قازانجی تورکیانە بێ هەرێمی کوردستان بەو جۆرە بێ ناوەڕۆک بێ بە تایبەتی پارتی دموکراتی کوردستانی لە ئاستێکی گەورەیە لاواز بێ ڕەنگە بە قازانجی کۆماری ئیسلامی ئێران و بە زەرەری خۆی بزانێ بۆ ئێمانەوەی هەرێمێک کە زەرێکی نەبێ بۆیان و لە چوارچێوی دۆخێکی دیاریکراوە لە بەرژەوەندی خۆیان بزانن هەرێمێک بەهێز نەبێ بەڵام ئەو نەش لاواز نەبێت کە کۆتایی پێبێ ئەوان بە کەڵکی ئەوان نییە کە بەرژەوەندەکانی خۆیان لە ڕێ ئەوانە و لە ڕێ ئەو قوارەیەوە ئیدارەکە باشە بەس تورکیا پێی خۆشە ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەبارەینەوە جێبەجێ نەکرێت لە یاسای بودجە من نازانم بەس تورکەکان بە بڕای من تازە لەم قۆناغەیە مامەڵە لەگەڵ عێراقەکەن بەڵام ئایا ئاڵوگۆڕێکی نوێ دێتە پێشەوە گۆڕانی دراماتیکی لە ناوچەکەی عێراق و کوردستان و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە پێشەوە جارێکتر چارەنووسی عێراق ئەکەوێتە ژێر پرسیارەوە سەقامگیری عێراق ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئەو کاتە دۆخێکی هاوشەوەی 2014 لە هەرێم و عێراق و کوردستان ناتە پێشەوە جارێکی تر مەسلەی مامەڵەکردنی ڕاستەوخۆ لەگەڵ هەرێم بۆ ڕەوانەکردنی ناردنی نەوتەکە نایەتە پێشەوە ئەوە پەیوەندی بە ئەگەری گۆڕانکاری دراماتیکی گەورە هەیە کە ئەم هەلو مەرجی ئێستا گۆڕانکاری ڕادیکاڵی تیا بکرێ بەڵام لە چوارچەوەی مەرجی ئێستاە لە ڕاستیە ئەوان هەوڵەدەن زۆرترین مەرجی خۆیان بەسەر عێراق بچەسپێنن بەڵام مامەڵە لەگەڵ عێراقەکەن بەس چاوێکیشان لەسەر هەرێمی کوردستان و پارتی شەرەمێن باشە بەسەر پێیان خۆش بوو ئەوە سەری نەگرتپایە هەر نەوتەکە بەردەوام وایە بێگومان بەرژەوەندی ئەوان لەوەیە بوو کە ڕاستەوخۆ نەوتی هەرێم بفرۆشن بە گوێرە ئەو داتیانەی بڵاو بۆتەوە ئەوان قازانجێکی زۆریان لەو مەسەلەیە کرد لە ڕووی مادیەوە لە ڕووی سیاسیشەوە وەرەقەیەک بوو بە دەستیان بەرامبەر هەرێمی کوردستان کە ئێستا پێگەی بەغای بەرامبەر ئەنقەرە سەبارەت بە هەرێمی کوردستان بەهێز کردوتەوە ئەو کاتە هەرێم ناچار بوو لە بەرەوەی سەرچاوی داهاتەکەی زۆربەی هەرە زۆری لە ڕێی تورکیا بوو بەدەست تورکیاوە بوو لە هەموو هەنگاوێکینە ئەبوویا ڕەچاوی کاردانەوە و تێگەیشتن و سیاسەتی تورکیا بکە ئێستا بەو جۆرەنیا بێ ڕەچاوی بەغا زیاتر بکە ئەمە جگە لەو قازانجە مادەی دەستیەکەوت لە مەسەلەی هەرێمی کوردستان جگە ڕەنگە لە کۆمەڵێشتی تریش کە پەیوەندی بە پەیوەندینەوە خۆیان و کۆماری ئیسلامی ئێران و بەغا و هەندێک پرسی تریشەوە هەبێ باش ئەوەی پێوەستە بە سلێمانی مامۆسا بەردەوامی درێژکردنەوەی داخستنی فڕۆکەخانەی سلێمانی وەکو پرسێکی ئەمنی بەڕێزت دەیبینی یا وەکو پرسێک بۆ سزادانی خەڵکی سلێمانی بەکامی دەیبینی کە درێژ کراوەتەوە تا ساڵی داهاتوو سزادانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوون واشکرایە یعنی ئەوان ئەگەر بڵێن ناوچەی سلێمانی داگیر کراوە چێ ئیدارەی ناوچەی سلێمانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان بە دەرلەوەی ئەمە داگیر کراوە داگیر نەکراوە چەند ڕاستە چەند ڕاست نییە ئێمە کارمان بەسەرەوە نییە کارمان بەسەر وێناکردنی تورکیاوە هەیە بۆ ناوچەکە بۆیە مامەڵەکردنە پەیامە بێگومان کە سزای یەکێتی ژەداخۆ تەنها خەڵکی یەکێتی بە فڕۆکەخانەی سلێمانیان ناڕوە ینی هەموو خەڵکی سلێمانیە ڕوە بەناڕاستەوخۆ بێتە سزادانی ناوچەکە و سزادانی خەڵکی سلێمانی بەڵێ بەڵێ زۆر باشە پەیوەست بە بڵین پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا لەمە دووە پێ دوایە گۆڕانکاری کێوتۆی بەسەردا بێ و ئێستا بڵێن بەرە زووتر داوای
فڕۆکەخانەکان دەکەن هەتا بازۆک ئێستا داوای وەرزشیش دەکەن ینی وەرزشی هەرێم کۆنتترۆل بکرێت چی بەسەردەوەی کە پێویستە بە هەرێمی کوردستان و هەڵبژارنیش پێ دوای هەر ناکرێت لە ساڵی داهاتوش کە سەرۆکێری مەرسومی بۆ دەرکردووە ئەوە دی من ئاگام لێبێ هەوڵەکەیە نەخشەیەکەیە بۆی کە سەرۆکاتی هەرێمیش سەرۆکی هەرێمی شەرعەتی نەمێنێ ئەو دەستگایش لە هەرێمی کوردستانە نەمێنێت کە تاقە دەستگایە شەرعەتی هەڵبژاردننی ماوە و توانێت مامەڵە بکە لەگەڵ بارودۆخەکەیە و ئەو کاتە مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش نەکەن وەحاصل چارەنووسمان دەرگای فدراڵی و حکوومەتی مرکزی یەکلا کرێتەوە وەکو ڕێستای گشتی ئەوان دەرفەتێکی زێڕینیان دەستکەوتووە تا ئەو پەڕی ئەوەی پیانەکرێ هەوڵەدەن بۆ لە قاڵبدان و لاوازکردن و بێناوەڕۆکردنی هەرێمی کوردستان ئیترەمە لە گوێ گیرسێتەوە فشارەکان لەکوێ کۆتایان پێدێ ئەمریکەکان لەکوێ تەدەخلی زیاترەکەن یەکێتی و پارتی لەکوێ و هوشارە بنەوە و گۆڕانێک لە کوردستانە دەتەکایەوە یعنی ئەوانەی ئێستا لە کوردستانە هەم بارودۆخەکە بەراو خراپترە ڕوە ئێستا قۆناغی لە قاڵبدان و بچووکردنەوە و لە ڕاستیە بێناوەڕۆکردنی هەرێمی کوردستانە ئەمە لە کوێ کۆتایی پێدێەوە تا کوێ خایێنێ لە ڕاستیا دیار نییە باشە بەس ئەوەی کە پێویست بە مامەڵی ڕاستەوە خۆ لەگەڵ پارێزگاکان مەسڕوو بەرزانی تانەشی دابوو لەو بڕگەیە بەڵام دادگای فیدراڵی بەدەستوری داناوەی کە پارە بێت بۆ نمونە بۆ سلێمانی بێت پێشبینی دەکەی خۆت ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە یەکێ لەو شتانەی هەوڵی بۆ دەن ئەوەیە یەکێ لەو ئامرازانەی کە بەدەستیانەوەیە و ئێستا چوارچێوەیەکی شەرعی و قانونیشی وەرگرتووە کە بەو تانە هەڵەی پارێزەرەکانی سەرۆکی حکوومەتیش کەتانەیەکی زۆر هەڵە بوو کە هەرە و سکاڵایە زۆر هەڕە بوو کابوویە هەر وازی لێبێنن لە دادگای فدراڵی هەر مامەڵەی لەگەڵانەکەن چۆنیان بوێ ئاوا بکەن بۆ خۆیان بەڵام شەرعەتیان پێدا بە ئەوتانەدانی کە لە بەردەمی دادگای فدراڵات دیارە بەڵێ چاوەڕێیە کرێیەکە لەو ئەمرازانەی بەدەستیانەوەیە مامەڵەکردنی ڕاستەوخۆیە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان نیە هەندێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کاویش بەکردەوە یەکسانە بە بێناوەڕۆکردنی هەرێمی کوردستان بەکردەوە لەسەر زەوی نەهێشتنی هەرێمی کوردستان ئەگەر چی وەکو قوارەیەکی دەستوری لەسەر ئاستی دەستوری شا بمێنێ و ئەو کاتە ئەگەرەوەیان بۆ چۆسەر بیرەکەنەوە بە میکانیزمەکان دەستوریش بگۆڕن بۆ ئەوی کە چارەنووسێکی تر بۆ کوردستانی باشوور و قوارەکەی دیاری بکەن دیارە ئەمە ئەگەر گۆڕانکاریەکان ڕێنەگرێ لە ئەو شتە چکم کۆمەڵی گۆڕانکاری نوێ ڕەنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوە بن هەموو ئەو نەخشانەی چێشراون بۆ لە قاڵبدانی هەرێم سەر نەگرێ بەڵام ئێستا ئێمە لەسەر ئەو ڕێگایین و یەکە لە میکانیزمەکانیش مامەڵەکردنی ڕاستەخۆی لەگەڵ هەرێمە و ئەو بۆمبە بە خۆڕایی لە دەست لە بودجە دانەندراوە و بودجەش بە خۆڕایی بۆ 3 ساڵ دانەندراوە بۆ ئەوی کە کاتێکی باش لە بەردەستا بێ بۆ بە چاوکهێنانی هەرێم و لە قاڵبدانی و پارچە پارچەکردنی و بێناوەڕۆکردنی و کوشتنی سەرچاوەکانی هێستیە باشە بەس مامۆساوی باسی گۆڕانکاریت کرد لە خۆرەڵاتی ناوەڕاست ئەوەی پەیوەندی بە جموجۆڵی هێزەکانی ئەمریکاوەیە هیچ شتێکی تازە هەیە ئەو جموجۆڵی لە عێراق لە سووریا لە ئاوەکانی کەندا و لە دەریای سوور هیچ ئەگەرێکی شەڕێک گۆڕانکارێک لە عێراق و لە سووریا لە ئاوەکانی کەندا هەیە بێگومان ئەو هەموو پارە و خەرجیە سەرف ناکرێ و ئەو هەموو هێزە جوڵەی پێ ناکرێ ئەگەر ئامانج نەبێ ئەگەر ئامانجەکە شەڕج نەبێ مەرجنی ئامانجەکە ڕاستەخۆ شەڕ بێ ئەکرێ شەڕشی لێ بکەوێتەوە ئامانجەکە بە پلەی یەکەم ئەکرێ ڕێگرتن بێ لە ئەژموونی نوێی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەیە ئەکرێ ڕێگری بێ لە کۆماری ئیسلامی ئێران لەوەی دەستی بگا بە هەموو شوێنەکە ئێوێ ئەگەر شوێنێ ڕوویدا شەڕێ ڕوویدا بە تایبەتی ئێستا چەقی قورسایی ڕووداوەکان لەسەر سووریایە کۆماری ئیسلامی ئێران دەستی کراوە نەبێ بۆ مامەڵەکردن بە تایبەتی لەگەڵ مەسەلەی وزە و یعنی داخستنی گەروی گەروەکانی هورمز لە کەندا و ئەمانەیە و بۆەوەی لە عێراقیش ئامادەگی هەبێ کە هەر کاردانەوەی بێ دیارە عێراقیش بەش خۆی کاردانەوی لەسەرە بێ بۆیە بڵە پەیوەندی بە ململانی نوێی خۆرئاوا و بە ڕێبەراتی ئەمریکا هەیە لەگەڵ چین و رووسیا و ئێران بە تایبەتی رووسیا و ئێران کە لە ناوچەکەیە وەسینیش لەگەڵیانە ئەیانەوێ
بە جۆرە لە جۆرەکان تەنگ بە خۆر ئاوایە هەڵچنن و نەخشەی هاوپەیمانەتەکان دەستکاریکەن و بگۆڕن ئەمریکا بە هێزەوە بە شکۆوە بە جدیەتەوە جارێکتر گەڕاوەتەوە ناوچەکە بۆ ئەوەی ئەو نەخشەی بۆ ناوچەکە چێشراوە کە هەژمونی بەسەرا بکرێ بەو جۆرە نەبێ و ئەگەر ئەم ڕووداوانە پێکدادانیشی تیا لێکەوتەوە لە بن دەستی ئێرانیەکانە بن و ئێرانیەکان نەتوانن زۆر جم و جۆڵ بکەن نەخشەکانی ئەمریکا و خۆرئاوە تێکدەن لەم ناوچەیە و دیارە ئیسرائیلیش لەم چوارچێوەیە و ئاسایشی ئیسرائیلیش زۆر مەترەحە مەسەلەی دام و دەستگا ئەتۆمیەکانی ئێران زۆر مەترەحە هەندێ زانیاری ڕۆژنامەوانیشان باز لەوەکەن کە ئەم سات و سەودای لەم دوایە بۆ بەردانی 5 ئەمریکی و 10 میلیارد دۆلار لەلایەن عێراکێنەوە ئەمریکەکانەوە بۆ ئێرانیەکان چەند مەرجێکی تایە لەوانە ئەوەی کە میلیشاکان جڵەو بکرێن کە هیچ نەکەن بەرامبەر ئەمریکەکان واروەها مەسلەی پیتاندنی یۆرانیۆم بۆ ڕێژەی لە 16 دابەزێنرێ و ئەو یۆرانیۆمە لەوە زیاتر پیتەنراوە ڕادستی لایانی سێم بکرێ لە ئێرانە نەمێنێ ئەمە جگە لەوەی کە درۆنیش ئێرانیەکان واز بێنن لەوەی کە بەچەک پشتیوانی لە رووسیا بکەن بە تایبەتی لە ڕێی درۆنەکانیانەوە هەموو ئەمانە پێمانەڵێن کە یعنی جۆرە لە دینامیکێت گەڕاوەتەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ململانەکان گەرمتر بوونەوە تونتر بوونەوە چاوەکان زۆرتر لەسەر ناوچەیان و ڕەنگە ئێمە شانسێکمان مابێ ئومێدێکمان مابێ بە ئەم گۆڕانکاریە بێ دیارە ئەم گۆڕانکاریە ناوخۆی کوردستانی زۆرتر دابش کردووە وەگە بیندرێ پارتی دموکراتی کوردستان زیاتر یەکلابەتەوە بەرەو سەربازگەی ئەمریکەکان و یەکێتی نیشتمانی کوردستانیش بە ئاقاری سەربازگەی کۆماری ئیسلام ئێران و هاوپەیمانەکانی لە بەغاو ئەوانەیە زۆرتر یەکلایی بۆتەوە ئەگەر چی ئەمریکا مامەڵە لەگەڵ هەردوولایەنەکە بەڵام ئەمە زۆرتر زەقە بێتەوە و ناوچی ناوخۆی هەرێمی کوردستانیش زۆرتر دابەشە بێ و ئیش لەسەر ئەو دابەشبوونە شەکرێ وەک وتمان وەک میکانیزمێک و وەک استراتیژێک بۆ لاوازکردن و بێناوەڕۆکردنی هەرێمی کوردستان کە هیوادارن نەتوانن تا سەر نەخشانە بەرنە پێشەوە باشە چەند کاتمان زۆر کەماوە سوپاسەکەم بە کورتی بەس پێ دوایە ئەوەی کاندێک پێشبین دەکەن شەڕەکە ڕووبدا دا شەڕێکی نێودوڵەتی بێت لە ئاوەکانی کەنداوە بێ یاخود لە عێراق و لە سووریا بێ پێشبینی خۆت شەڕ دەکەیت و ئایا ئەگەر شەڕەکە ڕووبدات لە بەرژەوەندی کووردە بە بڕای من تونتربوونەوەی ململانەکان لە بەرژەوەندی کووردە لەبەرەوەی جارێکتر پێویست بە کوورد دەبێ و کوورد دەکەوێتەوە ناو ڕۆژەڤەوە لەبەرەوەی یەکێ لە هێزا بڕواپێکراوەکان بۆ ئەمریکا باشووری کوردستان و ڕۆژاوی کوردستانە ڕۆژاوی کوردستانە سا ڕۆڵێکی گەورە بووانە بێنن ئەمریکەکانیش پێویستیان بەوە هەیە پێگەی رووسیا و ئێران لەم ناوچەیە لاوازکەن و بەشە لە ململانەکانیان لەگەڵ مۆسکۆ بێن نەخۆڕەڵاتی ناوەڕاستەوە لانی کەم نەیەڵدرێ ئەو هەژمونەی سین و رووسیا و ئێران لەم ناوچەیە پەرە پێ بدرێ و ئیسرائیلیەکان مەبەستیانە لە ڕاستیە بە جۆرە لە جۆرەکان ململانەکانیان گەرمترکەن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ هەستی شەڕکردن ئێستا شەڕی لەگەڵەکەن بەس لە ڕاستیە لە گۆڕەپانی سووریا شەڕی لەگەڵەکەن ئەگەری ئەوە هەیەم شەڕف گوازرێتەوە بۆ گۆڕەپانی عێراق و کۆماری ئیسلامی ئێران ئەگەر هەیە بەڵام ئێستا زیاتر بۆ ڕێگریە لە هەژمون و بۆ چنگونی نۆگ نیشاندانە بۆ ئەو ڕێو شوێنانەی کە ئەگیرێنە بەر لە ناوچەکەیە بۆی ڕاستەوخۆ هێزەکان لە عێراق و ئێران و رووسیا تەدەخل نەکەن و ئەگەر تەدەخلیان کرد هێزی ئامادە هەبێ نەتوانن ئامانجەکانیان بەدی بێنی ئێستا شەڕ ڕەنگە ڕاستەوخۆ ئێستا شەڕ نەبێ بەڵام ئەگەری شەڕیش دوور نییە لەبەرەوەی جاری وایە ناکۆکەکان ئەگەنە شوێنێک کە بە شەڕ نەبێ ناتوانرێت تعبیریان لێ بدرێتە باشە با دوا پرسیار بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە یەکێتی و پارتی کەوتت نازانی کەیەوە شار دەبنەوە دەرزی بەنجیان لێ دراوە نەوەڵە دەرزی بەنج نییە بەڵکو یعنی بێزاربوون و بێتاقەت بوون و یعنی هاوارکردن و متمانە نەمانبەیەک و ڕوخاندنی پردەکانی نێوانیان و وێنالانی کەم وێنایەک بۆ دەرەوەی خۆیانە گوێزنەوە کە توانای هەڵکردنیان بەیەکەوە زۆر کەم بۆتەوە حکمی جود حیزبی بۆ جۆرەی لە ڕابردووی کوردستانە هەیە وادەتە پێشچاو تا ئێرە بڕی کردوێ لە ئێرەوە ئەو چوارچێوەی کە لە ڕابردووە حکمی هەرێمی کردووە ڕەنگەی ترچی تر نەتوانێت بەم جۆرە بەم هەناسە بەم هەلەو مەرجە بەو دابشکردنی امتیاز و ڕۆڵە لە قۆناغی داهاتوە بەردەوام بێ لانی کەم ئێستا وێنەکان ما وامان پێڵێ
لەوە گەڕێگەر سەپاندنێکی دووبارەی ئەو فۆرمە هەبێ بەڵام ئێستا جۆرە لە بنبەستی سیاسی لارێمی کوردستانە دروست بووە کە چارەسەر بۆ کێشەکان نییە جێگرەوەیەکیش بۆ دۆخی ئێستانە کە بەداخەوە ڕەنگەیەکێ لە جێگراوەکانەوە بێ کە وەکووت مامامەڵەکردن بێ لەگەڵ پارێزگاکان و زیاتر تۆخکردنەوەی هێڵەکە کۆنەکانی شەڕی ناخۆ بێ و تۆخکردنەوەی سنووری زۆنە حیزبیەکان بێ کاوە هەواڵێکی زۆر ناخۆشە بۆ هەموو ئەوانەی خەو نەبینن بە دوا ڕۆژێکی زێڕینتر و باشتر و جیاوازترەوە بۆ پرۆژەی نیشتیمانی کوردستانی لەسەر ئاستی باشووری کوردستان و تێگڕای خۆرەڵاتی ناوەڕاست و پارچەکانی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا بەکر کاروانی مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ. إنما يعمر مساجد الله من آمن بالله. ئەمڕۆ وەکو تیمی دەستگای خێرخوازی بەخشین لێرەین لە گوندی تەیمەزاوە سەر بە ناحەی قەرانگیر یەکێک لەو شاکارانەی کە دەستگای خێرخوازی بەخشین پێی هەڵدەستێ ئاوەدانکردنەوەی مزگەوت و ماڵەکانی خوای پەروەردگارە. لەم دێخنجیلانەدا ئەمڕۆ کە گوندی تەیمەزاوایە ئەمانەوێت ئەم مزگەوتە قەشەنگە و ئەم مزگەوتە کە تا ئێستا ئەم ئەندازەیە هاتووە لە ڕێی خەیرینەوە لە ڕێی خێرۆمەندانەوە لە ڕێی ئەهلی شەهامەت و غیرەتەوە مزگەوتەکان بۆ تەواوکەین ئینشاءڵڵا لەلایەک ئاوەدانکردنەوەی ماڵی خوای پەروەردگارە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ماڵێک لە ماڵەکانی خوا ئاوەدان کاتەوە دروستی بکات کە مەفحەسی قەتاتین ئەو ئەزغەرە ئەگەر وەکو هێلانە کۆترێک هێلانە قەتەیەک وا بێ بچووکتریش بێ خوای گەورە لە بەهەشتا ماڵێکی بۆ دروستەکات. داواکەین لەو برابەڕێزانەی لەو خواپێداوانێت لەوانێکەوە ماڵە بەخشن ئیتر بێن بە نامان ئێمە وەکو خەڵکی ئەم دێە دەستماندایان مزگەوتەوە لە 2014 و هەتا ئیساکی هەتا ئەم حەدە هێنامان ئیتر ماڵ خێرخوازان ئاوا بێ هەرە ئەو نەتوانامان نەبوو. چەند ساڵێکە بە هەیکەلی کردمانە لە دیەکەمان توانای ئەومان نەبووە تەواویکەین و کۆتایی بە مزگەوتەکە بێن و بیکەین لە مزگەوتێکی تەواو نوێژی تاقایتیا بکەین. دەستخۆشی لە هەموو کەسێکی مسلمانەکەین لە کوردستان لە دەرەوەی کوردستان کە دەستی یارمەتیمان بۆ درێژکەن هاوکاریمان بکەن بۆ ئەم مزگەوتە بۆ کاری خێری بۆ ئەوەی مزگەوتەکەمان تەواو بێ.
جا داواکەین لە خێرخوازان لە مسلمانان لە ئیمانداران لەو کەسی کە خۆی گەورە ماڵی پێداوە هەوڵێ بدەنی هاوکاری ئەم مزگەوتە بکەن ئینشەڵڵا بێنە سەر پێ و بەڵکو هەرێکێ بە گوێرەی توانای خۆی دەستی یارمەتیان بۆ ڕاکێشەوە بۆ تەواوکردنی ناو جەرگەی گەرمیانی ئەلفار کراوەوە ماڵێک بۆ خوای پەروەردگار بنیاد بنێینەوە هاوکار بن ببەخشە لە پێناوی خوای پەروەردگارە بۆ ئەوەی کەسێک لەم سەرزەویە باشتر و جوانتر سوژدە بۆ خوای پەروەردگار بەرێ لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگارە. Johnny, vamos, recogemos la manguera. Recogemos tendido. Mira, ahí hay humo ahí a la derecha. Fíjate, ¿ves?